الذين يبلغون رسالات الله ويخشونه ولا يخشون أحدا إلا الله وكفى بالله حسيبا. إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ به ولا نكفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فهو المهتد ومن يضلل فلن تجد له وليا مرشدا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن سيدنا وحبيبنا وقائدنا ونور أبصارنا محمدا رسول الله صلى الله عليه وسلم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. أوصيكم ونفسي الخاطئة المذنبة أولا بتقوى الله وطاعته وكثرة ذكره ومخافته. وقال عز من القائل: إن أريد إلا الإصلاح ما استطعت وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب. فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي سيدنا محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، فإن كل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. إخواني وأخواتي، برایان و خوشکانی بەڕێزم، میوانانی ماڵی خوای پەروەردگار، سلام و درود و ڕەحەماتی خوای پەروەردگارتان لێبێ. الله سبحانه وتعالى لە هەرچی گوناه و تاوانمانە خۆش بێ ئینشاء الله تعالى. چۆن لێرە کۆی کردینەوە ئاواش لە فیردەوسی عەلا لە خزمەتی رسول الله صلى الله عليه وسلم کۆمان کاتەوە. بەڕێزەکانم مسلمانە خۆشەویستەکان، لە عنوانی خوتبەی ئەوڕۆماندا الإصلاح إعمار والفساد دمار. عزیزەکانم، باسی چاکسازی دەکەین. چاکسازی ئاوادانکردنەوەیە و گەندەڵی وێرانکاریە. لەبەرەوەی بەڕاستی ئێستا چەند ڕۆژێکە جێبیستی گەندەڵی بووینە، جێبیستی ڕاوەدونانی گەندەڵکاران بووینە. بەڕاستی ئەوە شتێکی زۆر دڵخۆشکەرە. ئەو خەڵکەی کەوا نووسووە، ئەو خەڵکەی کەوا شەو و ڕۆژی لەسەر یەک داناوە بۆ کۆکردنەوەی سەروەت و سامانی خەڵک و ئەو خەڵکارەی لە ژێردەستیایەتی بێ ئاگا لەوەی کەوا نازانی ئەگەر ڕۆژێک ئاوا ڕاوەدوونیان نەنێن و ڕیسوایان نەکەن، الله سبحانه وتعالى جەهەنەمی بۆ ئامادە کردوونە و عەزابەکەی لەوێن دەرێدایە. بەڕێزەکان، بۆیە بەڕاستی ئێمەی موسڵمان دەبی ئاگادار بین. هەتا چ ڕادەیەک ئێمە دەستمان لەو گەندەڵیەدا هەیە و ئێمە چاتا چەند ڕادەیەک ئێمە هاوکارین بۆ ئەوەی ئەو گەندەڵی و دزی و زەردەیەکەوە ئەکرێ لە بەرچاوی خۆمانە لە هەموو تەبەقاتەکانە. بەڕاستی زەی دەستخۆشیە هەر کەسێک هەڵسی بەوەی کەوە ڕاوەدوونانی گەندەڵکاران بنێت و ئەو کەسانەی دزی و فەسادی و بیئەخلاقی ئەکەن ئاوا بیانگرن و سەرشۆڕی دنیا و قیامەتیان بکەن لە بەرچاوی خەڵکیدا. بەڕێزەکانم، الله سبحانه وتعالى دەفەرمێ: إن أريد إلا الإصلاح ما استطعت وما توفيقي إلا بالله عليه توكلت وإليه أنيب. لسر زباني شعيب پیغمبر عليه الصلاة والسلام دەفەرمێ کاتێک کە ئێمە هیچ شتێکمان ناوێ وەکو پیغمبران عليه الصلاة والسلام تەنها ئیسلاح و چاکسازی ئەوەی کە لە تاقەت و توانای ئێمەدا هەیە، وما توفيقي إلا بالله، ئەوە ئەڵڵایە ڕێنماییمان دەکا بۆ ئەوەی فەساد و بێئەخلاقی لەناو بین و گەندەڵکاران لەناو ببین و پاشان ئێمە پشت و پەنامان بەخوایەوە ئەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. دیارەوە بەڕامەی هەموو پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام، دیارەوە پێغەمبەران هەر هەمووی هاتوونە بۆچی؟ بۆ ئاوادانکردنەوەی سەرزەوی، بۆ ئێعمارکردن، بۆ لەناوبردنی فەساد، بۆ ئەو کەسانەی کەوا فەسادیانێنەوە هاتوونە چاکسازی و پاکسازیان تێدا بکەن لەناو هەموو گەلەکانە. بۆ یەکەوە ئەوە خوای پەروەردگار لەسەر زبانی شوعیب پێغەمبەرە عەلەیهیمو سەڵات وەسەلام دەفەرمێ بێگومان چاکسازی ئەلیسلاح لە زەوهەری خۆیدا بریتیە لە هەوڵدانێکی بەردەوام بۆ گۆڕینی گەندەڵ و خراپە. بۆچی؟ بەرەو چاکە، بۆی کەوا خەڵکان بە ئیسلاحاتا بژین و چاکە بەڵاویتەوە، ڕاستکردنەوەی لاریەکانە و پاشان بودنیان نانی کۆمەڵگایە. عەزیزەکان، بۆیە بەڕاستی ئێمە بە بەردەوامیەوە دەبی بزانین چاکسازی تەوەری سەرەکی هەموو بەرنامە خوداییەکانە. الله سبحانه وتعالى پێغەمبەرانی بۆ ئەوە ناردیە بۆ چاکسازی کەوا ژیانی مرۆڤی پێڕێخە بۆ ئەوەیە کەوا ژیانێکی
هاوبەش و ژیانێکی یەکسان لە ناویاندا پەیڕەو بکاتن. پێغەمبەران بۆ ئەوەی هاتوونە. بەڵام ئێستا کە ئەیبینین سبحان الله ئاگاداری بەڕێزەکانم چ ڕوو ئەدا چ ئەگوزەرێ لە عێراقا ئەگا بە کوردستانیشە ئاگادار بن کەوا الله سبحانه وتعالى شخصێک مسەخر ئەکا بۆ ئەوەی هەرچی گەندەڵکار هەیە هەرچی دزی و زەردە هەیە ئاوار ڕیسکوایان بکا لە بەرامبەری خەڵکیدا. بەچیت پیا کرد؟ من ئەینە لەکە هذا لە کوێت هێنا؟ ئەگەر لێ دەفتەر دۆلار بوویتە چی؟ وەرەقەیەکی بەسیط دەفتەری دەستی منداڵان ئەو هەمە زێڕە ئەو هەمە پارەیە ئەو خەڵکە قوربەسەرەی عێراق بەڕاستی چ زەمبیان هەیە چ گوناهیان هەیە؟ شەخسێک بەوەی کەوا پێگەیەکی خۆی لە زێگایەکە بەکاردەینی ئەو هەمە فەسادی و بێئەخلاقیە ئەخە بۆیە خەڵکاوە فەقیر و هەژار و نەدارە. بەڵام دیارە بەڕاستی ئێمەش مستەحەقن بەڕێزەکانم بۆیە خۆشەویستانم دەبێرە بەس ئەوە گراسەیەکی بکە تەمەشاکە جارێ پێش هەموو شتێکە دزەکان ناویان گۆڕاوە بە گەندەڵکار و ئەوەی زۆر باش دزی بکە و زۆر لێزان بی پارەیەکی یەکزار زۆر کۆ بکاتەوە ئەوە ئابووری ناسە بەڕاستی لێزانە پسپۆرە دکتۆرە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی مالیەوە ماشەڵڵا زۆر زیرەکە. عەزیزەکانم دوای ئێستا دزی ناوی نابن ئەوە گەندەڵە ئەوە عەزیزەکەم دزە ئەوە پێخۆم سارقة والسارق والسارقة فاقطعوا أيديهما الله حکمی داوە دەبیوانە دەستیان ببردرێ بەڵام حکمی ئیسلام نییە دەستیان ببردرێ. بەڵام ئێستا ئەگەر دەست بڕین دەست پێ بکە دەبی چێ بەدەست بێتەوە ماڵەوە چێ بێتەوە بەدەستما تەمەشاکەی ئەو بازارە ئەو شارە خەڵک نیوەی بەبێ دەستە بەڕێزەکان. بەڵام دەبای حکمی ئیسلام تەطبیق بکرێ ئەگەر یەک دەست لە شارێکا ببڕێ عیبرەت دەبی لە بۆ هەر هەمووان بەڕێزەکان. بەڵام ئێستا چەند ڕۆژێک و ساڵێکا فزن دەکرێ بەواسەیەکە بە گەندەڵیەکی ترە ئازاد دەکرێ و زۆر بەهای لای با ئەژیتن. بۆیە عەزیزەکەم دەبی ئێمە ئاگادار بن بەڕاستی ئێمەی موسڵمان چەند هەتا سڕادەیەک دەستمان تێیدا هەیە لە ماڵی خۆتی بێ ئاگای دیارە دوێ لە ماڵەوە قەرزاری بێکاری هەژاری کرێچی بەڵام بەشداری لەو گەندەڵکاریانەدا زۆر ئاگادار بە بەڕێزەکان. بۆیە مالیکی کوڕی دینار زۆر پیاوێکی نازدارە. مالیکی کوڕی دینار پیاوێکە بە معنای کەلیمە لێ ناوی لێدا مالیکی کوڕی دینار هەتا پارەی هەبوو زۆر دەوڵەمەند بوو هەموو ڕۆژێک دینارێکی زێڕی ئەبەخشی واتە مسقال زێڕێک ئەی بەخشی لە پێناوی الله سبحانه وتعالى. مالیکی کوڕی دینار دەڵێت بە بازاڕی بەسڕەیە تێ ئەپەڕی کاتێک ئەڕۆیشت لەوێن دەرێدا سبحان الله بینی زۆر دڵی بۆ هەنجیر چوو هەنجیر تەمەشای کرد یەک قورشی پێ نییە بۆی هەنجیری پێ بکڕی خۆی پێ نەژیرا لا ئیرادی چووە لای کابرا گوتی هەندێک هەنجیرم بدێ ئەو نەعلانەت دەدەمێت تەنها جۆتە نەعلێشیە بوو ئاشاشی بەڕێستان ئەویش تەمەشای پێڵاوەکە و نەعلەکەی کرد گوتی هیچ قیمەتێکی ناکە بڕە لێرە ڕامەوەستێ نەیزانی مالیکی کوڕی دینارە جێ لێ بوو مالیکی کوڕی دینار ئیمامێکی زۆر گەورەیە پێشەوایەکی زۆر گەورەیە بەڵام نەی ئەناسی وەکو ئێستا تۆڕە کۆمەڵایەتەکان نییە هەموو خەڵک یەکتر بناسی. لەو کاتەی کە ڕۆیشت خەڵکەکە هاتنە لای وتیان ئەوە ئیمام چی گوت ئەوە دەزانی کوێ بوو ئەویش وتی نەخێر وتی ئەوە مالیکی کوڕی دینار بوو وەڵا وتی داوای هەنجیری کرد نەمدایە بەڵام یەکسەر بە خزمەتکارەکەی گفت بڕۆ دووی بڕۆ داوای لێبوردن بکە و بیهێنەوە بەهەر شێوەیەک غاری دا قڕ بەسەرم چیم کردووە ئیمامێک و پیاوێکی ئاوا ڕەبانی هاتووتە بەر دەرگای من و چەند هەنجیرێکم نەدایتێ. لەو کاتەیدا ڕۆیشت لە خزمەتکارەکەی پێیگەیی پێیگوت یا ئیمام قوربان ئێمە داوای لێبوردن دەکەین بەڕاستی گەورەکەم زۆر داوای لێبوردن دەکات دەست ماز دەکا وەرەوە هەرچی چەند هەنجیر هەردەگری هەریگرە. بەڵام مالیکی کوڕی دینار پیاوێکی نازدار و دیندار و خواناس مەقولەیەکی هەیە و دەفەرمێ پێی فەرموو لا نەبیع الدین بالتین ئێمە دین بە هەنجیر ناگۆڕینەوە نەفسەکەی خۆی لەژێر پێیدانا بە هیچ شێوەیەکی هەتا مابوو ئەو پیاوە ئەوە شیعاری بوو قەت ئێمە دین ڕەوشت و ئەخلاق و بەرزی دین و ئیماندا دەڵێ ناگۆڕینەوە بەتین ئاگادار بێ بە هەنجیر نایگۆڕینەوە بۆیە چاکسازی لە دەرووندا دەبی دەست پێ بکاتن.
تەوەری یەکەم بەڕێزەکانم چاکسازی لە دەرووندا ئێمەی مسلمان دەبی خاڵی دەستپێک بۆ پاکردنەوەی دەروون دەست پێ بکەین با ئێمە گەندەڵی لەناو دڵ و دەرونی خۆمانە دەرینین خاوێنی بکەینەوە دڵەکان لە نەخۆشیەکانی حەسوودی و ڕق لێکبوونەوە و خۆ بە گەورەزانین خۆمان بە دەرەزێک بزانین و خەڵک بە دەرەجە دوو با لە خۆمانەوە دەست پێ بکەین با لە دەرونی خۆمانەوە دەست پێ بکەین ئەگەنا الله سبحانه وتعالى دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم خوا بۆت ناگۆڕی چاوەڕێمە بە الله بۆت بگۆڕی خۆت خودی خۆت دەبی خۆت بگۆڕی زارێ پاکسازی و ساکسازی لە ئیمان و عەقیدە و بیر باوەڕەکەی خۆتا بکە ئەو جەوەرە داوای چاکسازی بکە خەتای خۆمانە بەڕێزەکانم بۆیە دووەم چاکسازی لە نێوان خەڵکیدا بریتیە لە کۆکردنەوەی دڵی مسلمانان لەسەر حەق کۆیان کەوە یەک دەست بە یەک ڕەنگ بە مسلمان دەبی یەک بی یەک دەنگ بی یەک ڕەنگ بی لەسەر عەقیدە و بیر و باوەڕ و پشت یەک بی بەڕێزەکانم چاکردنی درزە کۆمەڵایەتیەکان بەڕاستی ئێمە دەوێت لەوێوە دەست پێ بکەین چارەسەرکردنی کێشە ناکۆکیەکانی ناوخێزان و کۆمەڵگا لەبەرەوەی فاتقوا الله وأصلحوا ذات بينكم الله سبحانه وتعالى دەفەرمێ لە خوا بترسن ئێوە چاکسازی و پاکسازی لەما بینی خۆتانە بکەن جارێ بۆ ئەوەی ئاوا بە مەراحل دەست پێ بکاتن و پاک بمنەوە هەروە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەفەرمێ ألا أخبركم بأفضل من درجة الصيام والصلاة والصدقة قالوا بلى يا رسول الله قال إصلاح ذات البين وفساد ذات البين هي الحالقة لجورتر لبلي بروجبون نيشكردن وصدقة أو براسي لما بين خوتنا إصلاح بكن لما بين خوتنا ساكسازي بكن أولا هموي جورترا عبر نيش دكا تعزل عمري هاتي توا لحد شاتي توا بلام ماركي نازن بس السيارة دولار وزيركان نقل بكن شو سري لما الله كواي پروردگار داوا زور گەورەترە لە ڕۆژیەکەت لە سەدەقەت لە نوێژەکەت لە حەج و عومرەکەت خۆت ساکسازی بکە ئەوە مهمترە ئەوە گرنگترە لەبەرەوەی فەساد لەما بەینتاندا ئەوە بەڕاستی ئەتراشی دینتان پێوە نایەری عەزیزەکانم بۆ یەکەوە سێم چاکسازی لە کۆمەڵگا و دامەزراوە ئیداریەکاندا با دەست پێ بکەین چاکسازی لە کۆمەڵگا لە دامەزراوە ئیداریەکان و حکومیەکاندا ئەنجامدانی بربرسایەتەکان بە دەستپاچی و نەزاهەت دەست پێ دەکا بەڕاستی دەبی تۆ دەستپاک بی لەوێوە دەست پێ بکەی بە جوانی بەڕێک و پێچی دانانی کەسی گونجاو دیندار بە ئەخلاق دەست و دایان پاک پاشان لەو شوێنەی کەوا گونجاوە بۆ ئەوەی نەک لەسەر ئەساسی خزمایەتی و تەسکیەدا و چاکردنی پارەی باری خێزانی و خەڵکە ئەو کۆمەڵگایەدا دامەزراوەکان بە ئامۆژگاریکردنی یەکتریدا بەرپرسیارەتی بە کۆمەڵ چاکسازی دەکرێت هەموومان دەبێ و بەرپرسیارەتە هەربگرین بەڕێزەکانم بۆیە بەڕاستی ئێمە دەبێت ئەو چاکسازیە لە خۆمانە ڕادەست پێ بکەین و لە سەرەتا لە بەرپرسیارەتەکان لەو پەڕی سەرەوە بزانە با بچینەوە خزمەتی عومەری کوڕی عەبدولعەزیز ئەو پیاوە نازدارە چەند خلافەت لە دوای وی هات بەڵام کاتێکەوە ئەو بۆ خەلیفە تەنها دەوڵەتەکەی کە ئەو حکمی کرد 30 مانگ بوو یعنی 3 ساڵ کەمتر بەڕێزەکان زانی سی کرد سبحان الله دادپەروەر هەرە و دادپەروەرەیە کە کاتێک ناوی عومەری کوڕی عەبدولعەزیز دێ الله ئەکبەر وەکو هاتووە دەڵێ مەڕ و گورگ بەیەکەوە ئاویانە خواردەوە لە عەدالەتی عومەری کوڕی عەبدولعەزیزە کاتێک بووە قیادا 22 دەوڵەتی لە بەژێر دەستیدا بوو 22 دەوڵەت نەک هەرێمێک و دەوڵەتێک و چەند پارچەیەکە بەڵکە 22 دەوڵەتی لە ژێر دەستیدا بوو کە کاتێک بووە قیادا بۆ ئەمیر المؤمنین بانگی فاتیمەی خێزانی کرد وەرە فاتیمە ئەو هەموو زێڕەت لەکوێ بوو وەرە بۆم بێنە هێنای تیدا خۆ دەبی چی لێ بکە تێوە بەیتولمالە هەر هەمووی تەسمیلی بەیتولمال بکەوە وتی ئاخرەوە چۆن دەبێ خێزانی عومەری کوڕی عەبدولعەزیز کەوا باوکی خەلیفە بوو براکانی خەلیفە بوو تەماشاکە و عومەری کوڕی عەبدولعەزیز بە هەمان شێوە ئامۆزایەکانی هەر هەموو خەلیفە بوون وتی ئەوە هەدیەی دایکمە و باوکمە و لە خۆمانەوە لە بنەماڵەمان بۆمان بەجێماوە وتی یان من هەڵبژێرە یان ئەو زێڕ و خشوانەی کەوا هەتا هەمووی داناوە ناو بەیتولمال دەبی لە خۆتەوە دەست پێ بکەی بەڕێزەکان بێخوارێ چەند نەفەرێکی بەسیط بگری
بەوەی کەوا دزی و گەندەڵی کردووە. نا عەزیزەکەم دەبی لە خۆمانەوە دەست پێ بکەین وەکو چۆن لە خلافەتی عومەری کوڕی عەبدولعەزیزا بۆمان بەدیارکەتیە. پاشان بەڕێزم ئەنجامی چاکسازی بابزانین چییە؟ بەرپاکردنی دادپەروەریە، عەدالەتە، واتە ڕێگریکردن لە ستەم و تاوان. نابی ستەم و تاوان بە هیچ شێوەیەش بکرێ، بەرگری لە مافی بێدەسەڵات و چەوساوەکان، ئەوەیە چاکسازی. عەزیزەکانم، خوای گەورە دەفەرمێ لقد أرسلنا رسلنا بالبينات وأنزلنا معهم الكتاب والميزان ليقوم الناس بالقسط. ئەمە بۆ پێغەمبەرانمان ناردووە، بۆ دینەمان ناردووە لەبەرەوەی میزانێک و عەدالەتێک هاوسەنگی و یەکسانیە کەبینە مابەینیاندا و دادپەروەری لێرەدا بچەسپێنێتن لەسەر ئەو خەڵکەیدا. بۆ ئەوەیە پاراستنی زەروریاتەکان دین بۆ ئەوەی هاتە. چاکسازی ئامانجی پاراستنی بنچینەیە سەرەشیەکانە. الكليات الخمس کە یەکەمیان ئەوەیە بەڕاستی مافی پاراستنی ئاین. ئاینەکەت دەبی پارێزراوە بی، چکە ئەگەر هاتوو گەندەڵی کردنەوەی دیری ئەو خەڵکە نەپاراز گەورەترین فەسادی و گەندەڵیە بەڕاستی. و پاشان نەفس و جانی ئینسانی و دوایەوەی عەقڵی ئینسانی دەبی پارێزراو بی، ناموس و عرضی ئینسانی دەبی پارێزراو بی. چاکسازی ئەوەیە. و پاشان ماڵ، ئەو ماڵ و سەرۆت و سامانەی نیشتیمان دەبی پارێزراو بی. ئەژینە ئەوە لووتکەی گەندەڵیە. بۆیە سێەم جێنشینی و ئاوەدانکردنەوە ئەرکی ئەوەیە بەڕاستی ئەرکە لەسەر شانمان پیاوچاکان چاکسازی خوازان ئەو نیشتیمان و وڵاتی کەواتەیدا دەژین ئاوەدانی بکەنەوە. لەبەرەوەی خوای گەورە دەفەرمێ هو أنشأكم من الأرض واستعمركم فيها. ئێوەمان دروست کردووە هەر لەو زەویە و پاشان دەبێ ئاوەدانی کەنەوە بە دین و بە ئەخلاق و بە ڕەوشت و بە دادپەروەری و بە دەستپاچی و بە نەزاهەتە ئاوەدانی بکەنەوە. ئەگەر لێبی گەندەڵی وێرانکاریە، وێرانکاریە ڕوو لە هەر لایەشی بکە. بێگومان گەندەڵی فەساد دژی چاکسازیە، ڕێک دژەکەیتی. هەر کاتێک ڕووی لە نەتەوەیە کرد، لە هەر وڵاتێک کرد، هۆکاری لە ناوچوونە، دڵنیا بە بەرەو لە ناوچوون دەڕواتن. جۆرەکانیشی یەکەم گەندەڵی دارایی و ئیداری، ئەوە یەکەم جۆرێتی. و پاشان بریتیە لە خراپە بەکارهێنانی دەسەڵات. دەسەڵاتێکت هەیە بۆچی ئەوە بەکاری دێنی؟ وا دەزانی هەر لەسەر ئەو کوشتیا بینێەوە. ئەو هەمە قۆڕەکاریە لە چی؟ ئەو هەوا پارە و سەرۆت و سامانە بۆچی کۆیەکەیەوە؟ ئەگەر کوڕیشت بخوا هێشتانە کونێ نابڕێ، بۆ ملی خۆت ئەشکێنی، بۆ پشتی خۆت ئەشکێنی، بۆ ئەوەندە ماڵە کە چاوت تێر نابی. ڕەسوولەڵڵا صلى الله عليه وسلم دەفەرمێ بەنی ئادەم ئەوەندە چاو تەنگە ئەگەر $1 زێڕی هەبی دەڵێ با دووم هەبی، ئەگەر دووی هەبی دەڵێ با سێم هەبی. تێر ناخوە بەڕێزەکان. بۆیە بەڕاستی ئەمە دەیبزانین کەوا جۆرەکانی بەو شێوەیە برسیەتی خەڵک و وەچەوسانەوەی خەڵکە، بەدەستهێنانی دەستکەوتی شەخصی بە حەڵاڵی خۆی دەزانی لەبەرەوەی ڕەقەم یەکە و خەڵکی پێ ڕەقەم دووە. و بەڕاستی بۆ ئەوەیە کەوا هەر حوبەن زەمن کۆکاتەوە بە بەرتیل وەرگرتن و بەرتیلدان و ڕەشوەدان. ئەوانە هەر هەمووی جۆرەکانن، ئەوانە گەندەڵینە، وێرانکردن. ئەوانە بەڕاستی لە هەر شوێنەکە جێیەکە خیانەتکردن لە ئەمانەت، خواردنی ماڵی خەڵکی بەناحەق بە دەقی قورئانی پیرۆز هەر هەمووی حەرامن. ئەوە هەموو خەڵک تێیدا بەشدارە. خوای گەورە دەفەرمێ ولا تأكلوا أموالكم بينكم بالباطل. ماڵ یەکتر بەناحەق مەخۆن. چ مافێکت بەخۆت داوە ئەو هەموو سەروەت و سامانەی کە کۆت کردوێتەوە؟ ئاخر لەکوێت بوو؟ لەکوێت هێنا؟ خەڵک نازانی. ئاگادار بن عەزیزەکانم. بۆیە بەڕاستی گەندەڵی ڕەوشتیشمان هەیە، ئاگادار بن. حتا فەسادی هەموو جومکەکانی گرتوتەوە، گەندەڵی هەموو جومکەکانی گرتووە. کەواتە بەشاکە گەندەڵی ڕەوشتی لادانی ڕەوشت و ڕەفتاری تاک و کۆمەڵگا لە بەها گەورەکانە، لەو ئەخلاق و ڕەوشتە بەرزانەیدا کەوا لا دەدرێ. بەرەو چێ؟ داوێن پیسی سەرپێچیەکانی خێزان و پەیوەندی کۆمەڵایەتەکان لێک هەڵدەوەشێنەوە. ئەو هەموو فەساد و بێ ئەخلاقیە، ئەو هەموو مەساج و مەلهەیە، ئەو هەموو بێدێنی بێ ئەخلاقیە، ئەو هەموو زینایە کەوا ئەکرێ، ئەوە هەموو فەسادیە. ئاگادار بە ئەوە هەر هەمووی بێدێنیە. بۆیەکەوە خوای گەورە دەفەرمێ إن الذين يحبون أن تشيع الفاحشة في الذين آمنوا لهم عذاب أليم في الدنيا والآخرة. أو كسانيك زور حزدكا
فەسادی و بەدڕەوشتی بەوا بکەرەوە لەناو کۆمەلگادا لەناو مسلماناندا في الذين آمنوا لهم عذاب أليم عذابێکی زۆر بە ئێشیان هەیە لە قیامەتە ئەدی دنیا في الدنيا والآخرة لدنياش ولا آخرتشا لدنيا سي عزيزة كان آوا راوا دنيا عندك آوا هەڵێ لە وڵاتی خۆی لە نیشتیمانی خۆی جێگاکاری خۆی بەجێ دێنی شەرمەزارە ملیشۆڕەکە هەتا ئێستا دەسەڵاتێکی هەبوو کەس نەیدەوێرا تەماشای ناوچاویکە بەڵام ئێستا سەرشۆڕە بەرامبەر میلەتە ئەوەی عەزابی خوا لە دنیادا بەڕێزەکان بۆیە سەرنجامی گەڵدەڕکاران چارەنووسێکی تاریک و کۆتایەکی شومە ئاگدار بە دڵنیا بە دەبێ بەو ڕێگایەدا دەبڕۆن بەتەمای لە دنیادا هەر بمینەوە مستحیلاتە لە قیامەتە الله سبحانه وتعالى عقوبەیەکی زۆر سەختت دەدا لەبەرەوەی خوای پەروەردگار ئەو ئینسانانەی فاسدن گەندەڵکارن خۆشیان ناوێ کە الله خۆشی نەوێت چاوەڕێی هەموو شتێکی لێ بکرێت بەلە حەزاب فەزع ببی لە دنیا و لە قیامەتدا والله لا يحب الفساد خوای پەروەردگار فەساد و بێئەخلاقی و بەدڕەوشتی و ئەو شتانە گەندەڵکارانی خۆش ناوێتن بەڕێزەکانم بۆیە ئێمە ئاگادار بن عەزیزەکانم وای لێدێ زۆر بە ئاسانی دزی دەکرێت مالیشی کوڕی دینار ئەو پیاوە نازدارە جارێکیان دەڵێ شەو نوێژم دەکرد فەسادی زۆر بوو شەو نوێژم دەکرد لە ماڵەکەی خۆمە هەستم کردکەوە دزێ کاتە ماڵمان لە کاتێەوەی کە نوێژەکەم تەواو کرد و سەلام داوە هەموو سووسەکانی گەڕابوو بەڵام خەریک بوو بڕواتە دەرێ سەلام داوە گوتم سەلام عەلەیکم برام ئەویش گوتی وعەلەیکە سەلام گوتم هیچت دەست نەکەوت گوتی وەڵڵی هەرچی گەڕام خۆ ماڵ نییە هیچی تێدا نییە گوتم وەڵڵا سی بکەن خوای پەروەردگار ئەوەندەی پێبەخشیوین هیچت دەست نەکەوتیە بەڵام وەرە باش شێشی تر بکەین ئەویش گوتی فەرموو گوتی لۆ نایەی دەست نوێژێک بشۆی ئاوەکت بۆ دەینم وەرە دەست نوێژێک بشۆ چەند ڕکعات نوێژێک بکە مادام هیچت دەست نەکەوتیە ئەویش گوتی وەڵڵا هەر مایە پووس بووینە هیچم دەست نەکەوتیە با ئەوەندەی بکەمەوە شەو دەستی بە نوێژکردن کرد و کاتێک کە سەلامیان داوە مەلای بەیانی بانجیدا کە بانجیدا گوتی دەزانی مالیشی کوڕی دینار پێی گوت بە زەکا گوتی دەزانی ئەوەی کەوا دەما کرد هەر هەموو سنەت بوو لۆرە چین فەرزەکەی بکەین گەورەتر لەوەی نوێژەکەی لە مزگەوتا بکەین ئەویش دەڵێ بە قسەی کرد و ڕۆژ بەرەو مزگەوتە لەو کاتەی مالیشی کوڕی دینار لەگەر دزێکە بەناو بانگ چەتا دەڵێ ئەو کاتەی بینیان ئەوە چ دەکا ئەوە چییە لێی نزیک بوونەوە وتیان ئەو چەتە و دزە چی دەکا لەگەر تۆ مالیشی کوڕی دینار لە مزگەوتە ئەوە چی دەکا لە مزگەوتە ئەویش مالیک فەرمووی جاء ليسرقنا فسرقناه هات بۆ ئەوەی ئێمە بدزی بەڵام ئێمە ئەومان دزی ئێمە هینامان بەرەو مزگەوت و دینی خوای پەروەردگار با ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین با گەندەڵکاران بدزین بەرەو دین و ئەخلاق و مزگەوت و ڕەوشتە بیاین هینین بەڕێزەکانم ئێمە پێویستمان بەدەست پاکە بەداوێن پاکە بەڕاستی زۆر گرنگە ئێمە بزانین عومەری کوڕی عەبدولعەزیز هەر لەوانەی کاتێکەوە جەشنە 22 وەکی لەبەردەستایە منداڵەکانی هەر هەموو جلانەی لەبەریانە پشتەوە و پێشەوەی هەر هەموو پینەیە هاتن چیژێکی گسکەی هەبوو عومەری کوڕی عەبدولعەزیز زۆر خۆشی دەویست ئەویان نار گوتیان بەیانی جەژنەوە بڕۆ لای باوکمان 22 وەکی لەبەردەستە باش شتێکمان بۆ سەرف کا بۆ جەژنە کاتێکەوە هات و پێی گوت باوکە جان وەڵڵاهی شەڕمان بەخۆی بسینە ناو خەڵکی لەبەرەوەی ئێمە کچی خەلیفەین با شتێکمان لەبەربی بۆی بسینە ناو خەڵکی ئەو کاتە عومەری کوڕی عەبدولعەزیز پێی فەرموو ليس العيد لمن لبس الجديد إنما العيد لمن خاف يوم الوعيد الله أكبر قلت رولة جوانا كانم والله جشن بو أو كسنية كوا زلشي تازونية لبربكا جشني أو كسيا كبراسي لا الله روش قيامتها بترسي هو السركد كان بو عزيزة كانم برا وردشي بك برا إذا كانم في اسمان بمباركة كيو كوتاي بيدين مبارك گەنجێکی جوانی ڕێک و پێک دەڵێ لە باغێکە ئیشی دەکرد ئەو گەنجە جوانە 3 ساڵ لە باغێکا بوو میوانێکی زۆری هات باغەوانەکە وتی وەرە کاکەس هەنارمان بۆ بێنە هەناری شیرینمان بۆ بێنە ئەویش یەکسەر چوو سەبەتە هەنارێکی هێنا داینا میوانەکان خواردیان گوتیان وەڵڵاهی ئەوە زۆر ترشە وە چیەوە هەنارە بانجی کرد گوتی کاکە هەندێک هەناری شیرینمان بۆ بێنە دووبارە هەناریان بۆ هێناوە دیسان ترش بوو گوتی کاکە دیارە و باغەی ئێوە هەرەمووی ترشە بانجی کرد و نەیتووڕە بوو وەرە بزانم لۆ نایە هەناری شیرمان بۆ بی شەرمەزارت کردم بەرامبەر میوانەکان ئەویش گوتی وەڵڵاهی مامی خۆم
ئەمن چەند ساڵە لێرەمە قەسەم بە ئەڵڵا تامی هەنارێکم نەکردووە بزانم کام شیرینە و کام تاڵە کام ترشە. تەمەشاکە عەزیزەکەم سبحان الله سەری سوڕما دەزانی چی گوت؟ وتی وەڵڵاهی چیژێکم هەیە زۆر دەوڵەمەند بۆ ئەو باغەوانە قابلی تۆیە چیژەکەی خۆی دا پێی. دەزانی چی لێ پێیا بوو؟ عەبدوڵای کوڕی موبارەکی لێ پێیا بوو ئەو پیاوەی ئومەتی ئیسلام باسی دەکا و قەرزاریتی لە زوهد و تەقوا و خواناسینیدا. بەڕێزەکانم سبحان الله ئێمە بە ئاگادار بین با هەوڵ بدەین بگەڕێنەوە چاکسازی لە دڵ و دەروون و عەقیدە و بیر و باوەڕ و ئیمانەکەی خۆمان بکەین پێشتر ئەوجا سەڵ هەر بڕین بزانین چی ڕوو دەدا لە وڵات و نیشتیماندا. لە کۆتاییە بەڵێن خوایە گیان لۆخاتی ناوە جوان و سیفەتە بەرزەکان و ئیسمی ئەعزەمت هەرچی گەندەڵکارە ئەگەر قابلی هیدایەتە هیدایەتی بدەیت ئەگەر نا لە کۆر ئەو مڵەتە و نیشتیمان و وڵاتی مسلمانانی بکەیەوە. یا ئەرحەم الراحمین یا ربی خوای لە ناویان بی یا ربی خودای سەرسۆر و زەلیل و ڕسوایان بکە یا ئەرحەم الراحمین لۆخاتی ناوە جوان و سیفەتە بەرزەکان و ئیسمی ئەعزەمت یا الله ئیمانمان بەنسیب بکەی دڵ و دەرومان پڕ بکەی لە نووری ئیمان و قورئان یا ئەرحەم الراحمین یا ربی خودای دڵمان خۆش بکەی بەوەی کەوەیە هاتی و هەرزانی بخێ ناو ملەت و خاشک و وڵاتی مسلمانان یا ئەرحەم الراحمین یا ربی خودایە دڵ و دەروونەکانمان پڕ بکەی لە نووری ئیمان و قورئان یا الله دڵ و دەروونەکانمان پڕ بکەی لە نووری ئیمان و قورئان یا ربی خودای هدایەتمان بدەی دەستمان نەبێ لەگەر گەڵنەکاراندا یا ئەرحەم الراحمین لۆخاتی ناوە جوان و سیفەتە بەرزەکان و ئیسمی ئەعزەمت یا الله ئەوەی قەرزارە قەرزی بۆ بدەیەوە یا الله ئەوەی قەرزارە قەرزی بۆ بدەیەوە یا الله ئەوەی کرێچێ بکەیە ساحێبخانی یا ربی خودای مەشاکلی عائیلەی هەیە بۆی حەل بکەی ئەوەی دڵی ناخۆشە مەشاکلێکی هەیە دڵی خۆش بکەی یا ئەرحەم الراحمین لۆخاتی ناوە جوان و سیفەتە بەرزەکان و ئیسمی ئەعزەمت لبناوڕای لا إله إلا الله محمد رسول الله بژین و بمرین و زندی ببینەوە یا الله ئەوەی نەخۆشە شفای بدەی ئەوەی لێرەیە ئەوەی لە ماڵەوەی ئەوەی لە خەستەخانەکانە یا أرحم الراحمين يا ربي خدا ظالمي بظالمي لنا ويا أرحم الراحمين اللهم ادفع الظالمين بالظالمين واجعلنا من بين أيديهم سالمين اللهم آمين آمين والحمد لله رب العالمين.